بەم شێوەیە دەستمان پێ کردووە بۆەوەی کە لە سیاغی یاخود لە چوارچێوەی ڕێخستنەوەی فرۆشتنی دەرمان یاخود مامەڵەکردن بە دەرمان ڕاستتر بڵێم ڕێک بخرێتەوە. ئەمەش بە چەند هەنگاوێکە بێ ئەوەی کە ئەو شوێنانەی کە دەرمانخانەیە دەرمانخانەی ڕسمیە پێویستەکە پزیشکی دەرمانسازی لەسەر بێ و هەروەها یاریدەدەری دەرمانساز لەگەڵیا هاوکار بێت. ئەو شوێنانەی کە نۆرینگەکان پێویستەکە لە 18 ئایتم 18 بابەت زیاتر کە وەزیری تەندروستی یاخود وەزارەتی تەندروستی بۆی دیاریکردوون بفرۆشن. ئێمە ئەو دەرمانخانانەمان یاخود ئەو نۆرینگانەمان داخستووە کە هیچ مۆڵەتێکیان نەبووە و ڕێنمایی سەر و خۆشمان داوەتە ئەو دەرمانخانە و نۆرینگانەی کە ڕسمی بوون یاخود کە مۆڵەتیان هەبووە بۆ ئەوەی ڕێنمایەکان جێبەجێ بکەن و لە ماوەیەکی نزیکدا ئێمە سەردانیان نەکەینەوە. ئەگەر سەرپێچیان کردبوو ئەوە بە پێی یاسا داواکاری گشتی و بەڕێزان لایەنی جێبەجێکاری ئەو شوێنە یاخود ئەو پارێزگایە تەعاملیان لەگەڵەکات. بەڵێ 21 نۆرینگەمان داخستووە کە ناڕسمی یاخود بەبێ مۆڵەت ئیشیان کردووە.